پارتی و یەکێتی بۆچی بێدەنگن؟ بۆچی وەڵامی پەرلەمانتاران نادەنەوە؟ ئەوەی باس دەکرێت لە سەریان ڕاستیە یاخود تۆمەت؟ جارێکی تر و بۆ چەندەمین جار باسی ونبوون و دیارنەبوونی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان بووەتەوە بنێشتەخۆشەی سەرزاری هاوڵاتیان و پەرلەمانتاران داتا و ژمارەی سەیر و جێی سەرنج دەخەنە بەردەست هاوڵاتیان و هێزە سیاسیەکان. باسی ونبوون و دیارنەبوونی داهاتی ناوخۆی هەرێمی کوردستانە کە دابەش بووە بەسەر دوو زۆنی سەوز و زەردە. ئەگەر لە ڕابردوودا و دوو زۆنە بە دوو زۆنی سیاسی و حیزبی ناسرابن، ئەوە ئێستا دەسەواژەکان گۆڕاون و بوونەتە زۆنی دارایی و پەیداکردنی داهات بۆ حیزب لە ڕێگەی حکوومەتەوە. پەرلەمانتاران باس لەوە دەکەن کە داهاتی هەولێر و سلێمانی و دهۆک کە خۆیان لە دوو زۆنەکەدا دەبیننەوە ناچێتەوە سەر داهاتی حکوومەتی هەرێم و لە ڕێگەی حیزبەکانەوە و بە چەند بەشێک دەدرێتەوە بە حکوومەت بۆ ڕایکردنی پێدانی موچە ئەگەر حکوومەت خواستی هەبێت. بەپێی ئەو خشتە و داتایانەی پەرلەمانتاران بڵاوی دەکەنەوە و هی خودی حکوومەتی هەرێمە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا بە ڕێژەیەکی دیاریکرا و داهاتەکانی پارێزگاکان گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێم و لەگەڵ هەر زیادبوون و کەمکردنێکی داهاتدا هیچ گۆڕانکاریەک لە خشتەکاندا ڕووی نەداوە، بەڵکو بەپێی خواست و داوای وەزارەتی دارایی لە پارێزگاکان یان ڕاستتر بڵێن لە حیزبە فەرمانڕەواکان ئەو داهاتە دیاری کراوە کە گەڕاوەتەوە بۆ حکوومەتی هەرێم. بە نمونە بە درێژایی 1 ساڵ ئەو داهاتەی دراوەتەوە وەزارەتی دارایی ڕێژەی لە 143 هی زۆنی سەوز و لە 157 هی زۆنی زرد بووە. ئەمەش ئەوە دەسەلمێنێت کە دوو ئیدارەیەکی تەواو لە کۆکردنەوەی داهاتی مانگانەی هەرێمدا هەیە و هیچ کات بەپێی داهات پارە نەگەڕاوەتەوە بۆ حکوومەت، بەڵکو بەپێی خواست و داوای وەزارەت لە دوو زۆنەکە پارە دراوەتە حکوومەت. پەرلەمانتار و چاودێران و میدیاکان هەموو باس لەوە دەکەن کە پارتی و یەکێتی دەستیان گرتووە بەسەر داهاتی هەرێمدا و لە نێوان خۆیان دابەشیان کردووە و لە بری حکوومەت مامەڵەی پێوە دەکەن و کەی ویستیان بەشی حکوومەتیشی لێ دەدەن. ڕاستەوخۆ دەستی تۆمەت بۆ پارتی و یەکێتی درێژ دەکرێت و ئەوانیش قسەیەکیان نییە و هیچ ناڵێن لەسەر ئەو تۆمەتانە یاڕاستەیان دەکرێت. هاوڵاتیان و چاودێران هەموو چاوەڕێ ئەوەن پارتی و یەکێتی وەڵامی هەموو ئەو تۆمەتانە بدەنەوە و بیسەلمێنن کە ئەوەی باس دەکرێت دوورە لە ڕاستیەوە. خۆ ئەگەر بە زووی ئەمە نەکەن ئەوە بێدەنگیان دەبێتە سەلمێنەری ڕاستی و دروستی هەموو ئەو قسانەی دەکرێت و چیدی هیچ ڕێگەیەک نامێنێتەوە بۆ ئەوەی باس لە شەفافیت و گێڕانەوەی ڕاست و دروستی داهاتی هەرێم بکرێت بۆ حکوومەتی هەرێم.